سلاوم هەیە بۆ مامۆستایانی بەڕێزم مامۆستایانی زمانی عەرەبی پۆلی 12 بەڕێزان لەو کورتە پەیامە دەمەوێت بە خۆم و بە بەڕێزیش تڕابگەێنم بەڕاستی پۆلی 12 ئەمانەتە لۆیە پێویستە ئێمە پابند بین بەو دوا گۆڕانکاریانەی کە لە پرۆگرامی زمانی عەرەبی کرایە لە دەلیل المعەلیمەکەی واتە ڕێبەری مامۆستا وەکو بەشێکتان ئاگادارن ئەو ساڵ دەلیل المعەلم ئەوەی کە ئێمەی مامۆستا وانەی لە سەدەرینەوە چەند سەرنج و تێبینیەکی گرنگی مامۆستایانی ساڵانی تری بە هەند وەرگرتیە و خستیتە ناو دەلیل المعەلیمەکە کەواتە دەلیل المعەلیمەکە گۆڕانکاری تێدا کرایە وەکو لە بڕیاری وەزارەتی پەروەردەش بەشی پرۆگرامەکان کە لە 22/9/2025 ئاراستەی بەشی تاقیکردنەوەکان واتە ئاراستەی بەڕێوەبەرایەتی ئەزمونەکانی کردیا لە 22/9/2025 جەخت لەوە دەکاتەوە کە ئەو ساڵ لە وزاری پرسیار بە جێرەی ئەو دوا گۆڕانکاریانە دێتەوە کە لە دەلیل المعەلیمەکە کرایە جا پێویست ناکە بەڕێزت شتێک برێیتەوە کە لە دەرەوەی مەنهەجە و لادرایە یاخود شتێک نەرێیتەوە کاتێک کە ئێستا لە دەلیل المعەلیمەکە هەیە بەڕێزان وزاری ئەمانەتێکی گەورەیە پێویستە ئێمە پابند بین بۆ ڕێنماییانە جا بەشێک لە مامۆستایان لەوانەیە ئەو دەلیل المعەلیمەیان لا نەبی لەبەرەوەی دەلیل المعەلیمەکە کە گۆڕایە بە کتاب لۆ قوتابخانەکان نەچووە تەنها بە PDF هەیە سێ کتێبیشە کتێبێکیان دەلیل المعەلیمەکەیە کتێبێکی تریان کە کورتە ئیستذکاراتەکانە واتە بیرخستنەوەکانی بابەتەکانی بەلاغەی ساڵانی تر ئەویش گۆڕانکاری تێدا کرایە کتێبی سێمیشیان باسی چۆنێتی دابەشکردنی بابەتەکانی زمانی عەرەبی دەکات لە نمرە واتە لە وزاری چەند نمرە لە دێتەوە چەند نمرە لە بەلاغەکەی چەند نمرە لە ئەدەبەکەی ئەوەشیانە جا پێویستە تۆی بەڕێز تۆی مامۆستا هەستێکە لابی لادبی گەر لاد نییە ئێمە لە خزمەت داینە PDFەکە لۆ دەنێرین بەڕێزیشت دەبی خۆت ئیساقی بکەی و پابند بی و لەبەر ئەوەی پرسیار تەنها لەسەر ئەوە دێتەوە نمونەیەکی بەسیط ساڵانە ئێمە باسمان دەکرد تەشخیص بە قوتابیانمان لەبەر دەکرد وەکو چۆن نمونەکانمان تێدەگەیاندن ئەو ساڵ دەرێت تەشخیص لەبەرکردنی نمایە چەند ساڵە لە دەلیل المعەلم دەیگوت بە قوتابی لەبەرکە ئەو ساڵ دەرێت پێی لەبەر مەکە چەندین گۆڕانکاری تریش لۆ نمونە لە بەلاغەکەی کە باسی طیباق دەکرا مامۆستا هەبوو باسی تەزادیشی دەکرد ئەو ساڵ دەرێت تەزاد لە مەنهەجی نەمایە لۆ نمونە پێت دەرێ وشە و ماناکان تەنها ئەو وشە و مانایانە داخلن کە لە کتابەیە لۆ نمونە مفرەد و جەمعەکان پێت دەرێت تەنها ئەو مفرەد و جەمعانەی کە لە ناو کتاب بە تایبەتی لە معانی کەلیمات هەیە جا هیوادارم گشت مامۆستایانی خۆم نسخەیەکی دەلیل المعەلیمەکەیان لابی پابند بن بەو دەلیل المعەلیمەی وانەکان لەسەر دەلیل المعەلیمەکەی برێنەوە شتێکی زیاد نەکەنە ئەرگ لەسەر قوتابیان هەروەها کەم تەرخەمیش نەبن شتێک کەوا لە دەلیل المعەلیم هەیە باسییان نەکردبی بەڵکە قوتابیان وەکو پێویست سودمان لێ دەبینن کە ئەو ساڵ خۆشتان دەزانین زمانی عەرەبی وەکو وانەکانی تر ئارەزوومەندەوانە نمایە بەڵکە نمرەی باشی خۆیان بەدەستدەین و نمرە نایەبەکان بەدەستدەین و ئێمەش هەست بە کەم تەرخەمی ناکەین بە هیوای سود بینین لە بۆ هەموو لایەک